دەچینە کۆتا تەوەری بەرنامەکە. هەمومان ئاگادارین کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە و هەرچەندە بە بەردەوامی لە چەند مانگی ڕابردوو یاخود لە ساڵی ڕابردووەوە نرخی یاخود ببورن بەهای لیرەی تورکی و بەهای تمەنی ئێرانی بەردەوام لە دابەزینە بە تایبەتی لیرەی تورکی بەهاکەی لەم چەند ماوەی ڕابردووە زۆر دابەزیوە و ئەمەش کاریگەری بێگومانە بێ لەسەر بازاری هەرێمی کوردستان چونکە یەکێک لەو وڵاتانەی کە بازاری هەرێمی کوردستان پشتی پێدەبەسێت تورکیایە و بێگومان ئێرانیش. جاران جا لە بازاریش هەندێک جار هاوڵاتی دەچێت لیرەکە دەکرێ ئەڵێ کە بەرز بۆیەوە من ینی با بڵێن قازانجێکی باشی تیاکەم هەندێک کاتەمەژە بێتە لە دابەزینە. بەدڵنیایەوە ئەمڕۆ گفتوگۆی ئەم بابەتە یاخود ئەم تەوەرە دەکەین لەگەڵ بیلالە. بیلال بەیانیت باش. بیلال ڕۆف کە ئەندامی دیسکی ئابووری کورسات نیوسە بە خۆشحاڵی ئەمڕۆ لەگەڵمان نابێ بۆی کە بتوانین گفتوگوۆی بکەین لەبارەی ئەوەی کە بۆ بەهای دابەزینی بەهای لیرەی تورکی و تمەنی ئێرانی کاریگەری لەسەر بازاری هەرێمی کوردستان چییە؟ سەرەتای نەلایەوە بابەتێکی زۆر گەرمە ئێستا و کاریگەریشیە لەسەر هەرێمی کوردستان و هەوڵەدەین پێش ئەوەی کابێ مەسەرەوە چ کاریگەریەوە لەسەر هەرێمی کوردستان شتێک لەسەر بابەتی لیرە و تومەن ڕوون بکەینەوە کە هۆکاری دابەزینەکانیان چین و ترێند و ئاراستەی تمەن و لیرە لە ماوەی ڕابردوو تاکو ئێستا چۆنەوە بۆ ئایندەش چۆنە بێ. ئەگەر دەرفەتم بن ئەوە بکەم دواتر دێنە سەر ئەوەی کە زۆر بەوردی باسێکین کە چ کاریگەرێکی بێ لەسەر هەرێمی کوردستان بەروە هاوڵاتیان ئایا بۆ بەرهێنان بکەن لە کڕینی لیرە و تمەن کە میهرەبان باسی کرد یاخود نەخێر لەگەڵ ماوان بەڵێ ئەمە سەرتا سەبارەت بە بابەتی لیرە گفتوگۆ بکەم کە ماوەیەکە دابەزینی بە خۆی بینیوە و بۆتە باس و خواست و بە شوازێک باسەکرێت کە ئەمە کاریگەری زۆری هەبێت لەسەر ئابووری تورکیاش تەنانەت ئەم دابەزینی لیرە پەیوەندی بە کۆمەڵ هۆکارەوە هەیە بابەتی بڵاوبوونەوەی کۆرۆنا و ڕێکارانی کە وڵاتی تورکیا لە ماوەی ساڵی ڕابردوو گرتوێتێ بەر هەروەها لە ماوەی ڕابردووتریش بەتابەت لە دوای 2010ەوە لیرە لە دۆخێکی تەواو ناجێگیردایە و ئەم کاتانی دواتریش بەتایبەت چەند هەفتەی ڕابردوو بابەتی دابەزانی سوودی بانکی لەلایەن بانکی ناوەندی تورکیا بە ڕاستپاردەی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان وای کردووە کە هێندەی تر لیرە دابەزێ بەستمان لە سوودی شەوەی کە ئەو قەرزەی لە بانک وەرەگریت حکوومەتی تورکیا بڕیاری داوە ئەو سوێی کاچێتە سەری کەمی کاتەوە بۆی وەبەرهێن و هاوڵاتیانی تورکیا قەرزێکی زۆر لە بانک بکەن کە بێگومان دواتر لە تەوەرەکە لەگەڵ ڕەنج و میهرەبان بۆ ئێوە زیاتر لەسەر بابەتی گفتوگۆکەین. سەرتا سەبارەت بە بابەتی لیرە دابەزینی بەهای لیرە شتێکی نوێ نییە ئەوەی کابینێت لە ساڵی 2005 لە دوای لابردنی 6-0 لە لیرەی تورکی کە ئەو کاتە بە ملیۆن لیرە ئەپێورا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەردوگان کاتێک حکوومەتی گرتە دەست 6-0 دراوەکەی لابر تا ئاستێک هەنگاوێکی نابۆ چاکسازی لە کەرتی ئابووری و دارایی تورکیادا لەو ساڵی 2005 1 دلار یەکسان بۆ 1.30 لیرە ینی 1 لیرە و 30 قروش بە مانایەکی 100 دلار یەکسان بۆ بە 130 لیرە ئەمە ساڵانە ڕووی لە دابەزین کردووە لیرە لە 2006 بۆ 1.43 1.55 2012 بۆ 1.79 تا ئاستێک لە نێوان ساڵانی 2006 تا 2012 گۆڕانکی ئۆتۆ بەسەر بابەتی لیرەیە ناتۆ بەهۆی ئەوەی کا پرۆسی ئاشتی لە تورکیا لە بابەتی گفتوگۆدا بوو لە نێوان پەکەکە و لە نێوان حکوومەتی تورکیا تۆزێک ئیستیقرارێتی سیاسی بوونی هەبوو وەروە لە ساڵی 2015 بۆتە 2.72 گۆڕانکاری بەسەرهاتەوە بۆ ساڵەکانی دیکەش بە هەمان شێوە هەتاکو ساڵانی دواتر ڕووی لە دابەزین کردووە 1 دلار بۆ تا 3.2 لیرە واتە 100 دلار بۆ تا 302 لیرە لە ساڵی 2016 ئەگەر نزیکترین کات وەربگرین ساڵی 2019 واتە 2 ساڵ پێش ئێستا 5.68 لیرە بۆ واتە 100 دلار 568 لیرە بۆ ساڵی 2020 لە تامانگی 6 بە نزیکەی 9.63 لیرە بۆ 1 دلار واتە 100 دلار 963 لیرە بووە. سەبارەت بە ماوەی درێژخایەنی لیرە لە چارتێکدا ڕوو نەبێتەوە کە لیرە گۆڕانکاری زۆر گەور بەساتۆ لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئەمەی کابینرێت ئەم هێڵا ئەگەر ڕەنج میهرەبانەگەر ئێوە سەرنج بن ئەمە لە ساڵی 2011 تا ئاستێک لیرە لە بەرزیایە و ئێرە ئاراستەی دۆلارە ئەگەر ئەبینین بۆ هەمیشە ڕووی لە دابەزینە واتە ئەمە شتێکی نوێ نەبووە واتە لە 2011 و پێشتیشەوە لیرە بە هەمیشە
ڕووی لە دابەزین بۆ بەڵام ئەوەی کە زۆر زیاتر کاریگەری هەبوو بە تایبەت لە ساڵی ئەم ماوەی خێراتر بیلالوانە ئەگە سەرنج بین لە ساڵی 2010ەوە زیاتر دابەزینەکە خێراتر بۆ ئەم شۆکەی کە ئەیبینی لێرە دابەزینێکی قوڵ بۆ لیرە و هەروەها بە تایبەت دیاریکراوتر لە ساڵی دوای 2020 دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا و بە دیاریکراویش لە ناوەڕاستی ئەم ساڵەوە هێندەی تر لیرە دابەزینە بە خۆی بینیوە ئەگەر یەک بابەتی تر کە زۆر سەرنجڕاکێشە ئەوەیە کە بزانین ئایا تا چەند لیرە کاریگەری هەیە لەسەر بازارەکانی هەرێمی کوردستان و بەهای لیرە و تمەن ئەمە هەر لیرە نییە تمەنیش بێگومان ڕووی لە دابەزین کردو بە بەردەوامی بەهۆی سزاکانی ئەمریکاەوە بۆ ئەو ڕۆژنانی حکوومەتیش خۆی گرتوێتی بەر ئەوە نرخی و یاخود بەهای لیرەیە ئەمڕۆ $1 یەکسانە بە 11.25 لیرە واتە $100 یەکسانە بە 1125 لیرە واتە گە بەراوردێکی بە ساڵی 2019 بەڕێژەی لە 100 بەهاکەی لەدەستداوە ئەمەش کە ئەیبینن تومەن ئێرانیە تومەن دوو بەهای هەیە بە شێوازی نەقد هەروە بە شێوازی حەواڵە ئەمە نوێترین بەهای تومەنە $1 بە شێوازی کاش ئەگەر تمەنەکە بە کاش بە وەرەقە وەری بگریت $1 یەکسانە 27250 تمەن بە مانایەکتە $100 یەکسانە بە 2,725,000 تومەن هەروەها ئەگەر بێت و بە شێوازی حەواڵە واتە ئێران سیستەمی بانقیکی بەهێزی هەیە بە شێوازی کارت یاخود بە حساباتی بانقی ئەو کەسانی کە لێن بەکارێن ئەگەر لێرەوە حەواڵەکەت بۆ بکری یاخود لە دەروی ئێران و حەواڵەکەت بۆ کری ئاڵوگۆڕەکە لە دەروی ئێران بکەی $1 یەکسانە بە 22,200 تمەن یاخود مانایەکتە $100 یەکسانە بە 2,820,000 تومەن ئەی سەبارەت بە عێراق و هەرێمی کوردستان ئەمانە چ کاریگەریەکان هەیە بێگومان ئەم ژمارانی کە هەن ئەو ئاڵوگۆڕە بازرگانیە کە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان لەگە هەریەک لە ئێران و تورکیا هەیە ساڵانە عێراق و هەرێمی کوردستان بای $8 ملیار ئاڵوگۆڕی بازرگانیان هەیە لەگەڵ ئێرانە هەروە لەگەڵ تورکیاش بابڕی $18 ملیار ئاڵوگۆڕی بازرگانیان هەیەوە بەورتر لەسەر ئەم بابەتە هاوسین لەگەڵ ڕەنج و میهرەبان گفتوگوی زیاترەکەی دابەزینی بەهای لیرە و تورکی یاروە تومەنی ئێرانی چ کاریگەرێکی بێت لەسەر بازارەکانی هەرێمی کوردستان باشە بیلال فەرموو وەرە ئێرە بۆی کە گفتوگەکانمان دەست پێ بکەین بێگومان ئەمە بابەتێکی گرنگە بیلال هەروەکو خۆشە ئاماژە پێکرد چونکە دوو وڵاتن هەردووکیان سنووریان بە هەرێمی کوردستانەوە هەردووکیشیان ڕێژەی هاوردەکردنی کاڵا لەوانەوە بۆ هەرێمی کوردستان زۆرە و بازارەکانیشمان شایەتیەوە دەن کە کاڵاکانی هەرێک لە ئێران و تورکیا لە ناو بازاری هەرێمی کوردستانە بوونیان هەیە با پرسیاری یەکەم ئەوە بێ ئەمە چی کردووە ینی ئێستا ئەڵێن کە بەهای پارەیەک دا ببەزێ ئەبێ نرخ بڵێ شتەکانی ئەو وڵاتەش دابەزێ وای کردووە لە هەرێمی کوردستان بێگومان هەمیشە بۆ دابەزینی نرخ ئێمە لە ئابوووریە بابەتێکمان هەیە و ڕێسا یاسای تابەتی خۆشیە تەنانەت چەندین توێژینۆش لەسەرکراوە هەمیشە بۆ بەرزبوونەوەی نرخ ئاسانە بەڵام دابەزینی نرخ کاتی ئەوێ واتە ئەو گەڕانەوەی کە بۆ دابەزینی نرخ هەیە یەکسانیە بۆ بەرزبوونەوەی کاتەی کە بۆ نرخ هەیە واتە ئەگەر بێت و ئەگەر بەهای لیرە یاخود تومەن بەرز بوایەتەوە بێگومان یەکسەر لە بازارەکانی هەرێمی کوردستان نرخی کاڵا و شمەک خێراترە بوو بەرزە بووە بەڵام لە کاتی دابەزینە پێواشترێتەوە دواوە بەمانایەکتر ئەم دابەزینی کە لیرە و تومەن بە خۆیانەوە بینیوە تا ئەستێکی زۆر کاریگەری بێت لە بەسەر بازارەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەکەوێتەوە سەر چەند بابەتێک بۆ نمونە ئەو بازرگانانی لە هەرێمی کوردستان کاڵا و شمەکیان هێناوە لە ماوەی ڕابردوو هێناوێنە ئەگەڕێتەوە بۆ چەند مانگێک پێش ئێستا بەو نرخی کە کڕیویانە بەو نرخەش ئەیانوێت لە بازارەکانی هەرێمی کوردستان دووبارە ساخی بکەنەوە ینی کاتی ئەوێتەوە تا بچنەوە بەم نرخی کە ئێستا هەیە کاڵا و شمەکی نوێ بێنەوە بۆ ئەوەی کە بە نرخێکی هەرزانتر بفرۆشنەوە بۆ هاوڵاتیان و هەروەها لایەنێکی تر هەیە هەمیشە لەگەڵ دابەزینی بەهای لیرە و تومەن لە وڵاتانی دراوسێ ئەمە پێش ئەوە شتێکی تر ئاماژە پێم بکەوەیە کە عێراق و هەرێمی کوردستان بە شێوازێکی سەرەکی لەگەڵ چەند وڵاتێک مامەڵەی بازرگانێکە لەگەڵ چین تورکیا ئێران دواترە چێتە وڵاتانی هندستان و مالیزیا و وڵاتانی دیکە بەتایبەت وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دیکە کە بازرگانیان هەیە بۆیە ئێران و تورکیا زۆر کاریگەریان هەیە لەسەر هەرێمی کوردستان و عێراق ئەم کاریگەریانە لە ڕێی دراوەکانیانەوە زیاتر ئەکەن زۆر جار دابەزینی بەهای دراوی ئەو وڵاتانە لە بەرژەوەندی خۆیانە بۆ ئەوەی کە بتوانن کاڵا و شمەکی زیاتر بنێرنە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان هاوڵاتیانی ئەم وڵاتە هەرزانتر بیکردن بەڵام هەمیشە شتێک هەیە لەگەڵ دابەزینی بەهای
دراوی ئەو دوو وڵاتە لە هەرێمی کوردستان سیستەمی باج و گومرگ بەرزەکرێتەوە واتە بە مانایەکی تر دابەزینەکە ئەکرێت بڵین زۆر کە بە بازاری هەرێمی کوردستان و عێراقەوە دیارنە پەیوەندی بۆ هێگە حکومەت هەرێمی کوردستان ماوەی 2 ساڵە لە پێناو بژانەوەی داهاتی ناوخۆ زیادکردنی داهاتی ناوخۆ ئەو باج و ڕسومات و گومرگەی کە لەسەر هێنانی کاڵا و شمەک هەیە جار بە جار بەرزتری ئەکاتەوە و زیاتری ئەکات بۆیە ئەمە تا ئاستێک ڕێگر بۆ لەوەی کە ئێمە هەستی پێ بکەین لە بازارەکانی هەرێمی کوردستان چ گۆڕانکاری ڕۆەوە بابەتێک تریش ئەوەی کە پێشتر ئاماژەم پێ کرد ئەم بازرگان و دوکاندار و کڕیارانی هەرێمی کوردستان پێشتر بۆ نێسە بۆ وەرزی زستان بازرگانەکان کومباریان هێناوە لە مانگی 6ەوە ئۆردەیان کردو و کڕیانە بە نرخی مانگی 6 کڕیانە بۆی ئەگەر ئێستا لیرە گۆڕانکاریی بەسەراتوی کاریگەری ناکات سەر کومباری تورکی بەڵام بۆ ساڵی ئایندە بێگومان باشە کەواتە بازرگانەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکەن بێگومان بازرگانەکان خۆیان باشتر سەرنجی بازارەدەن و بە ئاگان لەوەی کە چی ڕوئەدات بەڵام بۆ ئەوەی کە تووشی زیان نەبن هەمیشە ئەبێت بابەتێک لە بەرچاو بگرن ئەو کاڵاوشمەکانی کەی کڕن بە نرخی ئەو ڕۆژەی کەی کڕن هەوڵ بدەن بە زووی دەفعی ئەو پارانە بکەن یاخود ئەو بابەت مامەڵە بازرگانی بکەن کە لە نێوانیانە هەیە چونکە ئەم دابەزینانی کە لە لیرە و تومەنە ڕوئەدەن هەمیشە زۆر جا بەرزبوونەوەشی بەدوایە یعنی ئەم دۆخی کە هەیەە دۆخێکی تەواو ناجێگیرە نەک هەمیشە ڕووی لە دابەزین بێت جۆری وا هەیە بە مانگ لیرە ڕووی لە دابەزینە بەڵام دوای هەفتەیە سیرکی ڕوو بەرزە بێتەوە بۆی لە دوانێکی حکومەتەوە بۆی هەوڵێکی حکومەتەوە یاخود بەهۆی ئەو کڕیارانی کە لە بازاری بۆرسی دراوە هەن و ئەکەن بۆ نە بەهەرزان کڕیانە زروفێک دروستەکەن بۆ ماوەیەکی کاتی دووبارە بەرزێکەنەوە بۆیە تووشی ئەم زیانە نەبن باشتر ئەو کاتێک کە کاڵاوشمەکەکانیانە کڕن دەفعی ئەو پێشین یاخود ئەو سولفە یاخود ئەو پارە بکەن کە کاڵاوشمەکانیان پێکڕۆ یاخود هەوڵ بدەن هەل لەو کاتەیە بیکەن بە دۆلار بابەتەکانیانی بۆ نەوە گە بە لیرە کڕیانە بیکەن بە دۆلار بە دراوی سەرەکی بۆی ئەگەر دواتە گۆڕانکاریش لە لیرە ڕوویە یاخود لە تومەن ڕوویە ئەمان هەر دۆلارەکە دەفەکەن بۆیە پێ ناچێت تووشی زیانێکی ئەو باشە بیلال ئەی مەسەڵ بۆ نمونە خەڵک کە باسیەوەکە ئەڵێ ئەوە تمەن داوەزی ئەوە لیرە هەر بەرچاو ینی ڕۆژانە بەرچاو داوەزێ بەڵام ئەڵێ کاچم کاڵایەکە کڕم هەر وەکو خۆیەتی باشە کێ ئەمە ڕێک بخا کێ ئەمە ڕێک بخا کە هەم بازرگانەکە زەرەرنەکە هەم هاوڵاتیەکەش ئەو پارە زۆرەی جاران نەیە کە لیرە بەرز بووە بێگومان بۆ کاڵا سەرەکیەکانی هاوڵاتیان پێویستە حکوومەت بوو ئەوەی کە ئەم جۆرە لە کێشە بەرامبەر بە هاوڵاتیان نەمێنێ کە بازرگان یاخود دوکاندار یاخود وانی کە کڕین و فرۆشتنەکەن لە هەرێمی کوردستان قۆرغی بازار نەکەن و هەست بەو داوەزینە بکەن کە بە کاڵاوشمەکەەوە دیارە باشتر حکومەت ڕێ بە منافەسێکی ئازادی بازار بدات ینی هاوڵاتیان بتوانن بە شازێکی ئازادانە قۆرخ نەکرێتە و کاڵاوشمەکە سەرەکیانی کەن چۆ تا ئاستی قۆرخکاری هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستانە و هەروەها پێویستە حکومەت لیژنەی هەبێ چۆن لیژنەکانی قامێتن بەڵام ئەکتیڤتر بن چالاکتر بن و خۆشیان بەستنەوە بە بازارەکانی دەرەوە لە ڕاستیە و پێویستە ئەم لیژنانە خەڵکی شارزا یاخود پسپۆری ئابووری و داراییان هەبێ پسپۆری بازرگانیان هەبێ بۆ ئەوەی ڕێنوێنی یاخود ئامۆژگای یاخود ڕاوێژیان بداتێ سەبارەت بە گۆڕانکاریەکان لە بازارەکانی دەرەوە چونکە ئەمە ئەم دابەزینە نابێتە زیانێکی ئەوتۆ بۆ دوکاندارەکان ئەگەر بێت و نرخی کاڵاوشمەکانیان دابەزن چونکە پێشتریش پشتیان بە هەرزان کردەوە بەڵام کاتێ نرخ بەرز بۆتەوە بەرزیان کردوێتەوە واتە لەو لا قازانجیان کردووە لێرە ژەتوانن لە مقابل ئێوە تا ئەستێک بازار بکرێتەوە بۆیە ئەمە پێویستی بە دەستگایەکی ئەکتیڤ و چالاکتر هەیە بۆ ئەوەی چاودێری نرخی کاڵاوشمەک بکات هەروەها جۆرێک لە ڕخسانی کەشێکی ئازادانە هەیە بۆ بازار و هەروەها پێویستە حکوومەت بازاری دیکەش دروست بکات بازاری ئەوەی کە نرخیان هەرزانترە مەزادە یعنی ئەم جۆرە بازارانش دروستکابی کا بە کولتور بازاری هەفتانەیە بلاک فرایدەیە نازم هەر بابەتێکی تر هەیە باشە بیلال یەک بابەتی تر هەیە هەروەک پێشتر ئاماژەمان پێکرد زۆر جار جیا لە بازرگانەکان هاوڵاتیان ئەیانەوێت ئەمە بکەن بە دەرفەتێک بۆ ئەوەی بتوانن کاتێک کە بەهای لیرە دائەبەزێت بیکڕن و دوجار کە بەهای لیرە بەرز بۆیەوە مامەڵەی پێوە بکەن بە بڕوای تۆ وەکو پسپۆڕێکی یابووری بۆ ئەم بارودۆخەی ئێستا هاوڵاتیان ئەم مامەڵەیە بکەن دروستە یان زەرەرەکەن بێگومان هەرێک لە وڵاتی ئێران و تورکیا مەبەستیانە بەهای دراوەکانیان ساڵ بە ساڵ دابەزێنن ئەمە پلانی خۆیانە بۆیە هیچ ئاسۆیەک یاخود هیچ ڕووناکیەک لەوە نابینرێکە
هاوڵاتی ئاسایی وە بەرهێنان بکات لە کڕینی دراوی هەرێک لە تومەنی ئێرانی لە لیرەی تورکیا خۆ مانایەکتت سەبارەت بە تومەن ئەگەر لە سەرێک بەیەکیان زیاتر گفتوگۆ بکەمەوەی کە بابەتێکی هەڵە 40 ساڵە تومەن کەسی نەکردەوە بە پیاوە ینی هەرکەس لە تومەناوە بەرهێنانی کردبێ نەیتوانی وە بەمایی خۆشی دەربچێتەوە بەڵکو زیانیشی لێ کردووە کە من ئەو کەسانی کە قازانج لە کڕین و فرۆشتنی تومە ناکردێتیان بە تایبەت هاوڵاتی چکە ئەوانەی لە کڕینی یاخود لە بازاری ئاڵوگۆڕی دراو کارەکەن مامەڵەکانیان زۆر خێرا ینی کەمتر لە 24 کاتژمێرە گۆڕانکاری کەوتی بەسەر بە بڕێکی زۆرتریشە بەڵام ئەو هاوڵاتی ئاسایی ئێوە بیکرێت لە ماڵەوە دای بنێ ساڵێکی پێ بچێ مانگی پێ بچێ دواتر بیفرۆشێتەوە قازانج بکە بۆیە هیچ پۆینتێک لەوانیە کە تۆ لە لیرەی تورکی یاخود تومەنی ئێرانی وە بەرهێنان بکەی و بابەتێک تریش ئێوە کە زۆر جار هاوڵاتیان خۆمانەڵێ تومەن بکڕم بچم لە ئێران خانوێک بکڕم قازانجەکەم لە تورکیا خانوێک بکڕم قازانجەکەم بێگومان ئەم بابەتەش قازانجێکی ئەوتویتیان نابێ بۆ هاوڵاتیان چۆن ئەگەر بۆ نمونە 100 میلیۆن تمەن بە دەفتەرێک دۆلار بێ خانوێک بکات کاتێک کە تۆ لە ئێران خانووکە دەبێت بە 150 میلیۆن تمەن 150 میلیۆنەکە هەر دەفتەرێکت بۆ کات چکە بەهاکی خۆی لە دەستداوە بۆیە بۆ هاوڵاتی ئاسایی باشترە خۆیان بە دوور بگرن لە بازارەکانی دراو و چۆنەڵێی وەبەرهێنان نەکەن بەڵام هەندێک وڵات هەیە گۆڕانکاریکی کاتی بەسەرادێ بەهۆی کەشوهەواوە بۆی بابەتی سروشتیەوە بۆی جەنگە وڵاتێکی خاوەن پیشەسازی گەورەیە ئەکرێت لەم بابەتانە لە دراوی ئەو وڵاتانە وەبەرهێنان بکرێت بەڵام سەبار بە تورکیا و ئێران چکە یەکێکن لە وڵاتانی لەگەڵ چین هەمیشە ئارزووی ئەویان هەیە دراوی وڵاتەکەیان بەعاقی بێن نەخوارەوە بۆی کاڵاوشمەکانی بارزانتر ڕەوانی دەرەوە بکەن دەستخۆش بیلارۆڤ ئەندامی دیسکی ئابووری کورسار نیوز ئەمڕۆ لەگەڵمان نبووی سپاس بۆ ئەوەی کە هەم وەڵامی پرسیارەکان هەم ئەو گرافیکەش ئامادە و کردبوو زۆر ینی جێ سەرنج بوو بابەتەکەی زۆر زیاتر ڕوون کردەوە دەستەکان خۆش بێ زۆر سپاس